بەڵێ چەسڵاتان لێ بێسلااو لە هەموو بینەرانی NRT دەسەڵاتدارانی بەریتانیا بڕیاری فرۆشتنی هەر چوار فڕۆکەکەی خێزانی شاهانە و شاژن ئەلیسابێتی دووەمیدا ئەمەش وەک بەشێک لە پلانی حکوومەتە بۆ کەمکردنەوەی بڕی خەرجیەکانی خێزانی شاهانەی ئەو وڵاتە و خێزانی شاهانەی بەریتانیا ناچار دەکات لە مەودووە بە بەکارهێنانی فڕۆکەی بۆریس جۆنسن سەرۆکۆزیرانی بەریتانیا بۆ کەشتەکانیان بۆ ناو بۆ دەرەوەی وڵات. بە پێی میدیاکانی بەریتانیا ئەمە یەکەم جار دەبێت لە مێژووی شاهانەی سەردەمی شاژنی بەریتانیا ئەلیسابێتی دووەم کە هیچ فڕۆکەیەکی تەرخان نەکراویانە بێ بۆ بنە ماڵی شاهانە کەواتە هیچ فڕۆکەیەکی تایبەت نییە بە ماڵی شاهانەی بەریتانیا لە مەودووە. و ئەمە واتە ئەندامانی پایەبەرزی ئەو خێزانانە ناچار دەبن کە فڕۆکەی سەرۆکۆزیرانی بەریتانیا بەکاربێن و ئەوەش وەک بەشێک لە پێداچوونەوەی بودجەی وەزارەتی بەرگری بەریتانیا و لە ئێستادا هیچ پلانێک نییە بۆ جێگیرکردنەوەی و جێگیرکردنەوەی ئەو چوار فڕۆکەیەکەواتە لە پلانانیە کە فڕۆکەیان بنەوە لە چەند ساڵێکی داهاتوودا. چیا ئەمەوێ ئەوەش بڵێم لەگەڵ ئەوەی کە شاژنە ئەلیسابێتی دووەم لە ئێستادا حکومڕانی 54 وڵات دەکات لە جیهاندا کە کیشوەرەکانی ئەفریقا و ئاسیا و ئەمریکا و ئوسترالیا ئەوروپا دەکرێتەوە واتە حکومڕانی لە 130 دانیشتوانی سەرزەوی دەکات اینجا ناتوانن ببنە خاوەن فڕۆکەیەکی تایبەتی بە بڕیاری حکوومەتی بەریتانیا و پەرلەمانی بەریتانیا ئەم فڕۆکانیان لێ سەندرایەوە بۆ ئەوەی کە ئەوانیش بەشدار بن بۆ هەڵسانەوەی باری ئابووری و دارایی وڵاتەکە و بۆ پاڵپشتی ئەم قەیرانەی کە ئێستا وڵات تووشی بووە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە. ئەمە هەواڵەکانی لای